ئابرس عەبدولسەمەد وەزیری کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت و بەخێر بیتە سوودەکانی دەنگی ئەمریکا. جەنابەت لێرە لە ئەمریکان بۆ لە کۆنفرانسێک بوون لەژێر ناونیشانی هەڵی یان دەرفەتی بزنس لە هەرێمی کوردستان بۆ ئەمریکیەکان. حەزم دەکرد باسی ئەو کۆنفرانسم بۆ بکەی، ئامانجی ئەو کۆنفرانسە جێبەجێ بوو؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، ئەمیش خۆشحاڵم کە لێرە لە ئەمریکاوە لە میدیای دەنجی ئەمریکا بەدیدارتان دەگەم و سەلام و ڕێژم بۆ هەموو لایەکەی لێرەوە. سەبارەت بەم کۆنفرانسە دیارە ئێمە وەفدێکی حکوومەت هەرێمی کوردستان بووین، هەر یەکەمان لە بواری خۆیدا لە پانێڵەکەدا و پرزنتیشنی خۆی پێشکەش کردووە. ئەمیش لە بواری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو وتارێکم سەبارەت بە ڕەوشی ئێستای کشت و کاڵ لە هەرێمی کوردستان و ڕەوشی ئێستای ئاو لە هەرێمی کوردستان و ئێمە ئێستا لە چ ئاستێک داین پێشکەش بە ئامادەبوان کرد و لەوێدا دەرگای وەزارەت و حکوومەتی هەرێمیشمان بەڕووی بزنسمانەکان و سەرمایهدار و بازرگانەکان و کۆمپانیەکانی و بەرهێنەران کردەوە کە ئێمە ئامادەیمان هەیە هەموو زۆرە کار ئاسانی و هاوکاریەکیان بکەین بۆی کە بێن لە بواری ئاو واتەمە بەسم لە بەنداوەکانە یان ئاودێری و لە بواری کشت و کاڵ پرۆژەکانی کشت و کاڵ کە بوون منە پرۆژەی گاوداریە، پرۆژەی ماسیە، ینی پرۆژەی دار و دارستانە کۆمەڵێک پرۆژەمان هەیە لە هەرێمی کوردستان ئامادەیمان هەیە کە بێن ئەوانە بەرهێنان لەم بوارانە بکەن. بەڵام ئێوە چاوەڕوانی چ دەکەن لە ئەمریکیەکان لەو کۆنفرانسە دەمەبەستم؟ ئێمە دیارە ئەمە بۆ یەکەم جارە ینی کارێکی لەم شێوەیە بکرێ. دیارە کۆمەڵێک بزنسمان و سەرمایهدار و کۆمپانیای گەوری ئەمریکیش بەشدار بووە. ئێمە بەلانی کەم هەنگاوێکمان دەست پێ کردووە کە بەرچاوڕۆشنێکمان داوەتە ئەو بەڕێزانە و دەرگامان بەڕوویاندا کردوتەوە و ئەوانیش دیارە هەریەکەیان کۆمەڵێک پرسیار و ئیشکالیان هەبووە لە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و ئێمە لەوەش دڵنیامان کردنەوە کە کوردستان بەڵێ ئەمڕۆ کە دژ بە داعش لە شەڕێکی گەورەیە بەڵام زۆریش نەماوە کۆتایی پێبێ. ئومێد دەکەم کە بە کەمترین قوربانیدان کۆتایی پێبێ، بەڵام لە هەمان کاتدا کوردستان ینی وڵاتێکی ئارامە و ئاسایشی تێدا بەرقەرارە و دەرفەتی کارکردن ئێزگار لەبارە لە ڕووە ئاسایش و ئارامەکەیەوە دەڵم تاوان لە ڕووی بەڵێ ببوریا کاک عەبدولستار مەبەستی کۆنفرانسەکە کە ئێمە باسی کۆنفرانس دەکەن هەڵبەتە باسی باری کوردستان وەسعی سیاسی کوردستان دەکەین زۆر بابەت باسەکەین، بەڵام دەمێ لەناو باسی ئەو کۆنفرانسەدا ببینم کە ئێوە هاتوون داوایەکتان لە ئەمریکیەکان هەیە یان شتێکتان هەیە بە ئەمریکیەکان بڵێن ئەوە هەرێمی خۆمانە وەرن بزنستیا بکەن، ڕاستەیان نا سەرمایهداری خۆتان بین نەوێندری. بەڵام من وەکو ئەگەر من کاردارێک بم من بزنسمانێک بم پێ دەڵێم چیت هەیە لە کوردستان بۆەوەی ڕامکێشیتە هەرێمی خۆت بۆەوەی من بزنس بکەم؟ پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئەمریکا هەم پەیوەندێکی لە مێژینەیە و هەم پەیوەندێکی باشیشە، بەڵام بەداخەوە لە بوارە زیادزیاکان لە پرۆژەکاندا کەمتر بەشدارن بە تایبەت کۆمپانیا و بەرهێنەرەکانیان. بەتایبەتیش ئەمەوەی کە بۆ خۆم دەیبینم لە بواری کشت و کاڵدا دەتوانم بڵم کۆمپانیایکی ئەمریکی لەوێ کار ناکە لە بواری کشت و کاڵ کە دەفەرمووی ئێمە بێم چی بکەم لەوێندەر ئێمە فەرمونون ئێمە پرۆژەمان هەیە بوون هەر پرۆژ تاکە پرۆژێک بۆ باس بکەم، پرۆژەی گاوداری واتە دروستکردنی پرۆژەی گاوداری هەر لە بەرهەمهێنانی شیر واتە بەخێوکردنی مانگای شیردەر تا دروستکردنی بەرهەمەکانی شیر کەمە پرۆژێکی گەورە و گرنگە بە بەڵگەی ئەوەی کە بەپێی ئەو راپۆرتێک کە لای ئێمەیە لە ساڵ 2015 زیاتر لە 1 ملیار و 200 میلیۆن دۆلار لە هەرێمی کوردستان بۆ کڕینی بەرهەمەکانی شیر چۆتە دەرەوە واتە ماست و پەنیر و شیر و ئەوانە. دەی هەر کەسێک بێ مەسەن لەم ڕۆ پرۆژێکی گەورە دابنێرێ پرۆژێک استراتیژی بینا بکە
کەم ئێستا سوپاس بۆ خوا هەندێکی هەیە لە هەرێمی کوردستان بەس سەرەتایەوە بەڕاستی پرۆژەی گەورەش نییە بۆ تا ئێستا نەهاتوون بۆ تا ئێستا نەهاتوون ئێمە هاتوین بانجیان بکەین بڵێن وەرن بۆ ئەوانە نەهاتوون هەرێم بەڵێ ئەو شتە بکەن بۆ ئەمریکیەکان یان ئەوە ئەمە نازم لە ڕابردوو بۆ نەهاتوون یعنی ئەمە بەس ئەم 2 ساڵە دیارە کۆمەڵە قەیران هەبووە لەوانەیە ئەم قەیرانە وای لێکردن کە بسڵەمنەوە لەوەی کە بێنە هەرێمی کوردستان مەسەڵەن قەیرانی دارایی قەیرانی سیاسی شەڕی داعش ئالۆزیەکانمان پەیوەندی ئالۆزەکان لەگەڵ حکوومەتی عێراق و ناوەند پرۆژێکی کە با من عرض دەکەم مەسەڵەن بەنداوەکان ئێمە خاوەنی ئێستا 20 بەنداوین کە یا لەژێر جێبەجێکردنە یا دیزانی بۆ کراوە بەنداوی گەورە تێدا بەنداوی گچکەی تێدا مامناوەندی تێدایە ئێمە ئامادەیمان هەیە بێن ئەم بەنداوانە تاوان بۆ هۆی قەیرانی دارەوێت لەم 20 بەنداوە ئێستا تەنها 5یان بەسەسی کاری تێدا دەکرێت 15یان ڕاگیراوە بابێن ئێمە ئامادەیمان هەیە چ بە قەرزی درێژخان BOT لەگەڵیان ڕێک دەکەوین چ بە هەر شێوازێکی تر وەکو بەرهێنەری ئەمریکی کۆمپانیا ئەمریکی بێن یا لە سەرتاوە دەست پێ بکەن بە دروستکردنی بەنداو یا ئەوەی کە هەیە تەواوی بکەن ئێمە ئامادەیمان هەیە کاراسانیان بۆ بکەین و لەگەڵیان ڕێک بکەوین هەل هەیە بەڕاستی بۆ کارکردن بەڵێ بەرز ئەمستەر جەنابەت وەزیری کشت و کاڵی دەموێ باسی وەزارەتی جەنابەت بکەم کە زۆر خەڵک گرەی هەیە ئێمە جێلی دەگرین لە خەڵکەکان کە بەرهەمی کشت و کاڵ تا ڕادەیەک لە کوردستان زۆر کەم بووتەوە ینی حتا سەوزە لە دەرەوەی کوردستان دەینن ئیتر ئەمە خەڵکانێک گلەی لە حکوومەت دەکەن خەڵکانێکش شیکردنەوەی تریان هەیە جەناب چی دەڵێ ئەمە سیاسەتە ناودروستەکانی حکوومەتە یانش دەتوانن ئێوە خەتاکە لە سەرجۆتی یاردا بنین من وام زانین جەنابەت دەڵێ ئێستا بەرهەمی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان زیادی کردو ئێوە چی لێ دەکەن زیادی کردووە لە چی بەوارێکە زیادی ئێستا عرض دەکەم ئێمە تەمان 2 ساڵ پێش ئێستا عینی ئەو پرسیار جەنابەت کردت ڕاگەیاندنەکان لە منیان دەکرد کە سەرەتا ئەوە لە ڕاگەیاندنەکان قسەم دەکرد سەبارەت بە کشت و کاڵ بە هەوڵدن کە کشت و کاڵ بۆ پێش بخەین هەرێمی کوردستان دەتوانین بێت وڵاتێکی کشت و کاڵی زۆر پێشکەوتو ئێستا عرض دەکەم ڕاگەیاندنەکان ئەم پرسیاریان دەکرد دەیانگوت باشە ئێمە فلان کەسە تو باسی چی دەکەی خۆ دەستکە کەرەوزێک و چلۆتەماتێک دەبێت لە ئێران لە تورکیا بێ بەزێستا من دەپرسم یانی بڕۆ پرسیارکە لە ڕاگەیاندنەکانیش دەپرسم ئایا ڕاستە پاش 2 ساڵ ئێستا ئێمە دەستکە کەرەوزی چلۆتەماتە لە ئێرانەوە دێ یانی وانە نەخێر ئەوە وایە ئەوە ڕاستی ئێستا پێش ناو باسم کرد ئێمە ئێستا لە بەرهەمەکانی کە ینی کە پێ دەگات تەوان نزیکەی 4-5 هەیە تا 7 مانگ 8 مانگ ئێمە بەرهەمی خۆماڵیمان هەیە لە پێداویستی خۆمان زیاترە ئێمە پەتاتەمان لە بەرهەمی خۆمان زیاترە و نردومانتە دەرەوەش وڵاتی سعودیە ئێمە سەوی بەرواری باڵەمان ناردوتە میسر بەڵام ئێمە ئەم ساڵەکە هەنا سێوی تورکی ئێمە بازاری ئازاد ئێمە ڕێگەمان نەگرتووە کە ینی بەرهەمی وڵاتانی کە بێن بەس ئێمە چیمان کردووە ئێمە کو وەزار برارێکماندەوە ئەم 2 ساڵە وەجێ بەجێشمان کردو زۆر سودمان دێبینیوە کە بازمان خستۆتە سەر هەر بەرهەمێکی کشت و کاڵی کە لە دەرەوە دێ لە کاتی پێگەیشتن بەرهەمی خۆماڵی ئەمە وای کردو بەرهەمی ئێمە دوقات سێقات و بێتەوە فەرمی کاکە گەنم سەرشترین خۆراکی ینی هاوڵاتیانە 2014 ئێمە تەنها 850,000 تەن گەنممان هەبووە ئێمە ئەم ساڵ 2016 1,600,000 تەن گەنممان هەبووە ئێمە ئێستا ئامادەیمان هەیە گەنم بنێرین بۆ دەرەوە بەس دەبەرەوە کە تێچی زۆر لای ئێمە وڵاتان نایکردن بەو تێچوەی باشە کاکەستەر سەرسەر بەسەر چاو ئەمە خەبەرێکی یان هەواڵی زۆر دڵخۆشکەرە بەڵام دیسانەوە لە جوتیار دەبیستم کە بەرهەمی گەرمی هەبووە بردووەنە سایل و تا ئێستا پارە پێ نەدراوە ئەوە پێویستی بە ئێمە نییە جارێ یەکەم سایلۆکان تا ئێستا سەر بە وەزارەتی بازرگانی پیشەسازیە و ئەویش سەر بە حکوومەتی ناوەندە دووەم پارێگەمی زوتیاران حکوومەتی عراقی ساڵانە کڕوێتەوە وەوەکو دەعم دامی فەلاحی کردووە بە نرخێکی گرانیش کڕوێتی بوون منە 800,000 یا 700,000 بە گەنمی پلەیەک داوە لە کاتێکدا گەنم لە بۆرسەی جیهانی تەنها 210 دلار دەکات بۆیە ئەوەی کە حکوومەتی عراقی کردوێتی بەڕاستی هەرێمی کوردستان تا ئێستاش ینی گەنمەکەی خۆی دەدا بە عراق و عراق تەسویقی دەکات ئەم تەسویقە لە مێژە هەیە و هەر کاتێک حکوومەتی عراقی نەیکرد ئەو کاتێک ناچار هەرێم خۆی بیر بکاتەوە و ئەم بۆم مەبەستەش ساڵی پار پرۆژەیەکم داوەتە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان
و قسم لەگەڵ سەرۆکی حکوومەت کردووە کە ئێمە بین خۆمان گەنمی خۆمان بکرینەوە چونکە مەرجی عێراق ساڵانی ئایندە گەنمە بکرێتەوە ئەم پارە زەبەلاحە بۆ گەنم تەرخام بکە کە دامێکی گەورە بۆ فەلاح بەڵام ئەم پرۆژێ بەڕاستی پارەی تێدەچێت کە ئەو کاتی ئێمە دەتوانین بەشێک لەو پارێک کە دامی دەکەین ینی گەنمی پێدەکردنەوە بۆ خۆمان دەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت بەڵام بەشێکی دەبێت بە داعم بەڵام والی وردە ئەم دامەش نامێنێ ئێمە گەنمی خۆمان بۆ خۆمان دەکرینەوە و دەکرێت بە ئارد لە جاتێک کە ئارد لە تورکیاوە بێ گەنم بچێت بۆ تورکیا لە تورکیاوە ئارد بێتەبان یا ئەو گەنمە مەسەن دەکرێت بە ئارد لەوانە هێندێکی باشیش نەبێ ئێمە دەتوانین گەنمێکی باش لە فەلاحی خۆمان بکرینەوە و ئاردەکەش لە وڵاتی خۆمان دروست بکەین کە ئەمە هەنگاوێکی بەڕای من زۆر گرنگە کە پێویستە حکوومەت بینێ کاکەم ستار بابەتێکی زۆر گرنگ ئەوەیە ئاو خۆ دەزانی ئاو بۆ کێشەیەکی جیهانی ئێستا دەڵێن شەڕی داهات و لەسەر ئاو دەبێ هەرێمی کوردستانی عێراقش سەرچاوی ئاوەکەی لە تورکیا و لە ئێرانە ئەمە تا چەندێک کێشەیان سەرگێژی بۆ هەرێمی کوردستان دروستەکە و پێگەی هەرێم لاوازەکە لە ناوچەکەدا لە ناوچەکەدا بەداخەوە کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێران هەردوو چەند لەم ڕۆوە زۆر پێشێلی بەڕێوەبردن و ئیدارەدانی ئاو دەکەن تورکیا پرۆژەی گابی هەیە کە 22 بەنداوە لەسەر ئەوانەی کە دەڕژێنە سووریا و عێراق تەبان کەمتر زیانی بۆ ئێمە هەیە وەکو هەرێمی کوردستان تەنها ئەوەی لای فیش خابر ئەوی خوار و دووهۆک نەبێ ئەوەی ترک بەڕاستی بۆ ئاودێری تەوان یعنی کەمێک زیان بە ئێمە دەگەێنێ بەڵام ئەوەی ئێران کە دەبەنداوە دروستیان دەکا هێندێکی تەواویش کردووە و هێندێکی ڕێڕەوی گۆڕینی ڕێڕەوی ئاوی تێدا بە تایبەتی ئاوێسیوان کە بە 36 کیلۆمەتر ڕێڕەوی دەگۆڕ دەبا بۆ خاروی ئێران ئەم بەنداوانە بەڕاستیەکە تەواو بکرێن ئەنی زانێکی زۆر بە هەرمی کوردستان دەگەن چکە هەموو ئەوانە دەڕژێن هەرمی کوردستان و دوایی لە کۆتاییدا ئەمە بۆ عێراقی زیانی هەیە چکە بۆ عێراقیش ئەم ئاوانە دوایی دەژێتی عێراقیش ئێمە بۆ زانیاری بەڕێستان ئەم نیگەرانیانەمان بەڕاستی لە نزیکەوە لە سەردانێکمان بۆ کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ جێگیری سەر و کۆماری ئێران لەگەڵ وەزیری کشت و کاڵیان لەگەڵ بەرپرسەکانی تریان بە قونسولیەی ئێران لە هەولێری لە سلێمانیمان ڕاگەیاندووە کە ئێمە نیگەرانین لەم زۆرە مامەڵەیە کە ئێران دێکە سەبارەت بەو ئاوانەی کە دەڕژێنی هەرێمی کوردستان ئێران مافی خۆتی سوود ئاوەکان بگەێنی بەڵام بە شێوەیە کە زیان بە ئێمە نەگەێنێ و من لەگەڵ حکوومەتی عێراقیش قسەم کردووە کە ئەمە ئاو سیادیە پەیوەندی بە حکوومەتی عێراقیشەوە هەیە لەم ڕۆژانە وەزیری ئاو بەنداوەکانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد وتم پێویستە ئێوەش فشاری خۆتان بکەن و فشاریش بەڕاستی ئاسانە ینی بەنسبەت حکوومەتی عێراقی ینی کاکە ناکرێت بینی سبینێکە بینی خەڵکیشی زۆر لە عێراق بێ ئاو بێت تەبان بەهۆی ئەو بەنداوانە کە دروست دەکرێت کە ئێستا ئاوی سیروان بەڕاستی زۆر کەمی تێدا ماوە بەداخەوە ینی کە بەنداوێکی گەورەیە و ئاوەکەی بۆ عێراقیش دەخوارێت تەبان فشار زۆر دەتوانرێت بکرێت بڕا بکە هەر دوو ڕۆژان ڕێ لەو گەشتیارانە بگرێت کە دەچن بۆ کەربەلا نەزەف ئێران ئامادەی هەیە هەموو سازشێک بکە بۆیە بەڕای من باشترین وەڵام بۆ ئەم قەزیەیە و باشترین کار ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو بەنداوانەی کە دەمانێت تەواویان بکەین و من لە ئەنجومەنی وزیرانیش باسم کردووە و لەگەڵ سەرۆکی حکوومەت بە تایبەت ئەمە دیراسی و قەزێمان کرد و پشتیوانیشی دەربڕیوە ئەم بەنداوانەی کە ئێمە ئێستا لەژێر جێبەجێکردنن بەهۆی قەیرانی دارێەوە ڕاوەستاون ئێمە بین بەڕاستی بەنداوانە تەواو بکەین ئەو کاتی ئێمە کە بەنداوەکان تەواو بکەین نەک بڕی ئاوی پێویست بۆ هەرێمی کوردستان دوو ئەوەندێک کە هەرێمی کوردستان پێویستی پێێتی بۆ کشت و کاڵ بۆ گەشت و گوزار بۆ پیشەسازی بۆ خواردنەوە ئێمە دەتوانین دابینی بکەین بەڵام ئێستا نەمانتوانین هەمووی دابین بکەین و ئەم بەنداوانە زیان بە کشت و کاڵ و بە ئاودێری و بە گەشت و گوزار و بە خواردنەوەش دەگەنی لە هەرێمی کوردستان و بۆ عێراقیش بە هەمان شێوە وەزیری ئاو بەنداوەکانی پێشووتری عێراق بە منی گوتی نزیکەی 10 ملیۆن کەس لە خوار و ناوەڕاستی عێراق ئێستا لەژێر هەڕەشەی کەمی ئاودایە کاکە سەر بەداخەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لە جیهانە و میدوارم بۆ هەرێمی کوردستان نەبێ بە کێشەیەکی گەورەتر بەڵام دەمیست باسی وەزعی سیاسی هەرێم بکەم جەنابەت ئەندامی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتدا ئەم بەیانیە وەفدێکی پارتی لە لای سەرکردەکانی کۆمەڵ بوو چیت پێگەشتووە چی زانیاریت هەیە لەسەر ئەو کۆبوونەوە و چ نوێ هەیە دەتوانانی پێمان بڵێ ئەو هەنگاوەی برادەرانی پارتی لەم هەلو مەرز و قۆناغەدا بە هەنگاوێکی باشی دەزانم بە تایبەت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان چکم پێم وایە تا ئاشتبوونەوە نەکرێ پەیوەندەکان ئاسایی نەکرێنەوە ناتوانین قەیرانەکانی چارەسەر بکەین بە تایبەتی قەیرانی سیاسی
و قەیرانی یاسایی کە ئێستا لە پەخستنی پەرلەمان خۆی دەبینێتەوە. هەنگاوی سەرەتاییە دەنا بەرەدەرانی پارتی جارێ پرۆژەیەکیان پێ نییە ئەوەی کە لەلایەن ینی بڵێن پێویست بووە کە سەردانی لایەنەکان بکەن ئەوەی کە دەڵێن ئێمە دەمانێت بە هەموو لایەک پرۆژەیەک بۆ چاکسازی و بۆ چاکردنی ئەم باردوخێنمی کوردستان ئامادە بکەین. ئێمە لە کاتی خۆیدا پرۆژەمان بووە ئەوە ئێستاش پرۆژەکەیمە زۆر سادەیە ینی هەرچەند لە کاتی کۆبوونەوەکان ئێمە قسەی خۆمان دەکەین. ئێمە پێمان وایە ینی هەنگاوی یەکەم بەگە بیویستێ بەڕاستی وەزەکەی ئاسایی بکرێتەوە هەنگاوی یەکەم ئەوە کە پەرلەمان کارا بکرێتەوە و ئەو وەزیرانی بەرادەرانی گۆڕان بگەڕێنەوە سەر کارەکانیان و پاشان بەڕاستی زۆر بە ئاسانی وەکو ئەو هەنگاوی ئێستا بەرادەرانی پارتی ناویانە بین کۆ ببینەوە کۆبوونەوەی 5 قۆڵی مەبەستم نەک هەر حزب لایەنێکی تر مەسەرەن بویسترێ بۆی کە ژمارە پێ زیاد بکرێ بهێنرە ناو ئەم کێشە سیاسیکەم دەتوانم بڵێم ئەم پێزلانە تێدا بەرپرسیارن بەڵام هەرێکی بەقەدەر دەسەڵات و بەقەدەر ئەنی قورسایی خۆی بەڕاستی بەرپرسیار لەو دۆخی هەرێمی کوردستان ئەم پێم وایە ئەم کاتە ئەو دوای ئەوە دەکرێت ئێمە بین لەسەر کێشەکانی تریش کە پرسی سەرۆکایەتی هەرێمە پرسی یاسە سەرۆکایەتی هەرێمە دەکرێمە ڕێککەوی ئێمە لە کاتی خۆیدا قسەمان کردو تەبان ئێمە ئێستا شتێکی نوێمانیە کە دیارە کاتی خۆی ئێمە گوتومانە لەگەڵ ئەوە بووین کە لە کۆبوونەوەی 5 قۆڵی هەر 5 لایەنەکەی کە لە 19 ئابکرا ئێمە لەگەڵ ئەوە بین کە ڕێک بکەوین ینی بەڵام ئەو بردەکاری زۆری تێدا هەیە بەڵام حەقیقەت بەڵام ئەمە سەری نەگرت. سەرۆکی هەرێم پێشەند ڕۆژێکە لە ڕاگەیەندا گوتی لە وتوەیەکێکدا لەگەڵ BBC وابزانم گوتی من ئامادەم دەستبەرداری پۆستەکەی خۆم ببم بەڵام لایەنەکان ڕێک بکەون لەسەر کەسێک جگای من بکرێت بۆ کەسێک نییە بۆ کەسێک لایەنەکان ڕێک ناکەون لەسەر کەسێک. خۆیان پەیامەی بەڕێز کاک مەسعود بارزانی پەیامێکی باش بوو دەتوانم بڵێم زۆر لەو ئالۆزی و ئەو پشێوەیە کە لە پەیامەکەی پێشووتری دروست بووە ئەم وەزعی چەق بەستۆی کە ئێستا تێکەوتین دەتوان بڵێم تۆزێک هێوری کردوەوە ئارامی کردو دەکرێت ئێستا گفتوگۆ بکرێت بۆ چاکردنی ئەم وەزعی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵ بۆ نمونە ناڵێ ئەمە یەکی خۆمان هەیە فلانە کەس ئامادەیە ببێت ینی کاک دەخیل سەرۆکی هەرێم ئەوە دیاری ناکرێت چونکە ئەوە پێشنیازەکەیە یەکێک بدۆزنەوە لایەنەکان باڕێکەوە لەسەر سەرۆکی هەرێم تەبانیا ئەوەتە دەبێت کە ئێستا ئێستا لەسەر ئەوەی ڕێک نەکەوتین یا دەبێت لە پەرلەمان ئەمە دەنگی پێ بدرێت کە تا ئێستا ڕێک نەکەوتین لەسەرەوەی و تا ئێستا پەرلەمان کارە نەبووتەوە پەچی کەوتووە تەبان دوو یا دەبێت مەسەن لە نێو خەڵکو جەماوەر دەنگی پێ بدرێت ئێمە ئێستا لەسەر ئەم پرسە ڕێک نەکەوتوین سەرۆکی هەرێم دیاری دەکرێت کەواتە ڕاگەاندنی سەرۆکی هەرێم هەر قسەیە بۆ قسە و ئەمە نانم قسەیە عینی ئەوە کە کاک مەسعود ئەمە دەخاتە ڕووکە ئەو ئامانج و مەبەستی ئەوە نیە کە تەنها دەبێت ئەو سەرۆکی هەرێم بێ کە ئەمە دەخاتە بەردەستی ئەو خەڵکی ئەمە بخۆی هەنگاوێکی گەورە و گرینگە. کاکە ستار کشانەوە لە حکوومەت بابەتێک بووە کە زۆر باسکراوە لایەنەکان گۆڕان باسی کردووە هەڵبەتە وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت دەرچوون لایەنەکان دیکەیەشیتە یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵ باسی ئەوەی کردو هەندێک ئەندامانی پەرلەمان لە کۆمەڵ لە پەرلەماندا باسی ئەویان کردو کە لە حکوومەتەکە بکشێنەوە و ئێوەش کۆبوونەوەیەکتان هەبوو وا بزانم باستان کردووە لەسەر ئاسی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تا ئێستا چ بڕیارێک توانیتان بڕیارێک بدەن بۆ ئەوەی ئەم بارودۆخە چقیوە وەکو جەناب بدەڵێ چارەسەر بکرێت هەنگاوێکی وا بنین. خۆیان پرسە پەیوەندی بە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیەوە هەیە وەنێک هە سەرکردایەتی بەڵکو ئەگە بیەوێ بڕیار بدا لە حکوومەت بکشێتەوە پێویستەکە پرسوڕا بە کادیرەکانیشی بکات چکە کاتی خۆی بە پرسوڕا و ڕاوێژی کادیرانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بەشداری حکوومەت هەرێمی کوردستانی کردووە و ئێستا کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت بەشدارە و هەر کاتێک کۆمەڵی ئیسلامی بە بەرژەوەندی بزانێ و پێی وابێ ئامانجەکانی و داواکاریەکانی خەڵکو و زەماوەری ناڕازی کە ئێستا زۆر بووە دێتە دی بۆ کە کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت بکشێتەوە ئەمە دڵنیای جەنابەت دەکەم و هەموو لایەکیش
وەکو درێنانی مۆ لە ماست چکە نە وەزیرەکانی هیچ ئامانج و مەبەستێکی شخصی خۆیانیان هەیە لە حکومەت بەڵکو بۆ خزمەتی گشتی لەوێن دەرن و نە بەڕاستی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش هیچ شتێکی تایبەت و شخصی خۆی لەم بەشداریکردن لە حکومەت هەرێمی کوردستان دەستکەوتووە. بەڵکو ئایا ئەمە دەپرسم ئایا مەسەلەن ئەمە کێشەی پێ چارەسەر دەکرێت و ئایا ئەگەر کۆمەڵی ئیسلامی لە حکومەت بکشێتەوە پەرلەمان کارە دەبێتەوە حکومەتەکە کە ئێستا بەشێکی تێدا بەشدانی حکومەتەکە دەبێت حکومەتێکی کارا و فعال کە خەڵک دڵی پێخۆش بێ و ئایا کێشەی موچە چارەسەر دەبێ قەیرانی سیاسی چارەسەر دەبێ. ئەوەیە کە جاران ببوورە کە هەندێک لایەن باسی کشانەوە دەکەن بۆ ئەوەی چارەسەریەک بکری یان بۆ ئەوەی هەنگاوێک بۆ چارەسەری. پێم وایە لایەنەکان ئەگەر بیانزانی بە کۆمەڵی ئیسلامیشەوە چارەسەر لە هاتنەدەرە لە حکومەت پێم وایە بڕیارە دەکە لە حکومەت بکشێنەوە و ئەم پرسەژۆکی باسم کردەوە پەیوەندی بە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیەوە هەیە هەر کاتێک پێی باش بێ بە بەرژەوەندی بزانێت دیارە دەتوانێت بڕیارە بدا. پێشتر ڕۆژێک مەلایەک لە هەرێمی کوردستان لە هەولێر کوژرا و چەند کێشەی تریش ڕۆژ دەمەنووسان وانە دەکوژێن بە تایبەت کوشتنی مەلا هوشیار ئەوە پەیامێک بووە بۆ ئێوە یان هەر کوشتنێکی وا ئاسایی بوو. خۆی ئەمە بەڕاستی ئاماژەیەکی ترسناک و خراپە لە هەرێمی کوردستان ڕوودەدا کوشتنی ڕۆژنامە نووس کوشتنی مامۆستایەکی ئاینی و گرتنی چەند کادیرێکی کۆمەڵی ئیسلامی پێمە ئێستا دوو کادیرمان هێندێک خەڵکی کەشمان گیراوە بە ناحەق بەڕاستی ئەمانە هەمووی لە چندری گیراون لە هەولێر گیراون لە لای چی لە لای ئاسایشی سەر بە پارتیە نەک حکوومەت خۆی ینی ئاسایش حکوومەتە دەستگایکە حکوومەتە و جەنابەت وەزیر لە حکوومەت وایە بەڵام خۆی کەس ناتوانێت بیشارێتەوە ئەوەی کە لە زۆنی سەوزە کارمەندەکانی بەڕێوەبەرەکانی مەگەر تاکوتەرە دەن هەمووی برەدەرانی یەکێتین ئەوەی زۆنی زەردیشە بەڕاستی زۆر وازە حڕونە تەبان مەگەر تاکوتەرە کەسێکی تێدا بێتەمە لایەنش کە بێ یا کەسێکی بێلایەن بێ دەن هەمووی پارتیە خۆمە زۆر دەڵێ ئەو دەستگا ئێستا ئاسایش هەولێر حکوومەت نییە ئی پارتیە من وەکو حکوومەتێک کە هەیە وەکو مؤسساتێک بەڵێ ئاسایش سەر بە حکوومەت هەرێمی کوردستانە هەڵبەت سەر بە دەستگای ئاژانسیش پەیوەندی بە حکوومەتی شەونی خودی ئاسایش بەڕاستی سەر بە ئەنجومەنی وەزیران نیە بەڵام بەستم چی ینی ئەگە باسی حیزبایەتی بکەی و باسی کارمەند و بەڕێوەبەرەکانی بکەی حەقەتەکەی ئاوایە بەڵام لەگەڵ ئەوەشدات و ئێمە یەکێک لە هەنگاوەکانی کە ئەم کابینەیە ویستراوە کە بەڕاستی بینێ ئەو بکە حەقەتەن ئەمە حکومەتە بکرێت بە مؤسسات دامەزاوی ئەوەیە کە یەکێک لە هەنگاوەکان و کارەکانی ئەوەیە کە پێشمەرگەی هەموو هەرێمی کوردستان بێ و پەیوەندی بەلایەنەکانەوە نەبێ یەکەی هەفتا و هەشتا نەبێ چکەمش حەقم هەیە داوای یەکەی 90 بکەم داوای نەچین ئەو باسە چکو باسی دوور درێژە زۆر حەزم دەکرد لەگەڵ برادێکی ئەوانەی کە لە بەرپرسن لە مەجالەدا باسکەین بەڵام من پرسیارێکەوە تکایە بە کورتی وەڵام بدەیتەوە جەنابەت وەزیرێکی ئەو ئازادیەی کە خۆت حدودی ئازادیەکەی خۆت هەیە کە تیا کار بکەیت یان ئازادێکە ئەوە کراوە من وەکو وەزیری کشتوکار سەرچاوەکانی ئەو بەڕاستی ئازادم لە کارکردن و لە بڕیاردان لە بواری کشتوکار و سەرچاوەکانی ئەو و تەواوی دەسەڵاتی خۆشم بەکارهێناوە و ناڵێم ینی هیچ گرفتێک نەبووە جارجار حزب هەبوو ویستوتی بەسەرەن ئاوا داواکاریشی هەبووە بەڵام حەقەتەن من گوێم پێ نەداوە ئەوەی کە بە حەقم زانیوە بە پێی یاسا ڕێنمایەکان ئەوم ئەنجامداوە ئەوەش بڕیاری من بووە بەڵام بڵێ نەڵێ ئەم بارودۆخە سیاسە ناهەموارە هەرێمی کوردستان کە ئێستا خەریکە دابەژەوەی بەسەر دوو زۆن و ئەم قەیرانی سیاسی کە پێدا تێدەپەڕین کە پەیوەندی لە لایەنە سیاسیەکانی لاواز کردووە و هێندێکی بەرەو خراپ بردووە ئەمە کاریگەری خۆی هەیە لەسەر وەزارەتەکانیش لەسەر ئەساسەی مؤسسەیەکی پێدەێت حکوومەت کاریگەری سەلبی هەیە هەروکسۆن لەسەر پەرلەمانی شەبوو ئەسڵان پەرلەمان هەر نیە ئێستا ئەوە بە شێوەیەکی گشتی کاری خۆی کرد بەڵام بە شێوەیەکی تایبەت من دەستکراوە بووم. کاک عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ لە هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەم. دەستان خۆش بیاخ سلامت دیاخ.